کێشەی پەخستنی پەرلەمانی کوردستان ئەم جارە بەردەرگای دەستەی سەربەخۆی مافی مرۆڤی گرتەوە، چونکە سەرۆکەکەی لە ڕۆژی 29 ئەم مانگەوە کۆتایی پێدێت و تا ئێستا هیچ نەکراوە بۆ ئەوەی چارەسەرێکی یاسایی بۆ بکرێ. ڕۆژی 23 یەکی 2013 سەرۆکی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ لە بەردەم ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستاندا سوێندی یاسایی خواردووە و ڕۆژی 29 یەکی هەمان ساڵ دەست بەکار بوو. بەم پێیە ڕۆژی 29 یەکی ئەم ساڵ ماوەکەی کۆتایی هات. لە لێدوانێکیدا بۆ NRT سەرۆکی دەستەی مافی مرۆڤ ڕایگەیاند لە پۆستەکەی بەردەوام دەبێ. من پێشی کۆتایی ئەوە ئاگاداری ئەوانم کردووە کەوا من بە پلانە تاریخ ئەو مدە بە پێی یاسایی دەستە تەواو دەبیتن و بە پێی یاسایی دەستاوە ئەڵێتن سەرۆکی دەستە ماوەکەی 4 مانگە 4 ساڵە و دەکرێتن بۆ دەخولێکی تریش درێژە بکرێت بەرلەمانە و بەرلەمانی بە خۆت دەزانی لە کار کەوتووە و ئاوایەوە بەردەوام دەبین لە ئیشەکانی خۆمان هەتا بریاری تازە دەبێت. شارەزایانی یاسایی ڕوونی دەکەنەوە لە کاتێکی وادا ئەگەر سەرۆکێک ماوەی یاسایی کۆتایی پێهاتبێ جێگرەکەی دەتوانێت کاروبارە ئیداریەکان ڕایی بکات. جێگری سەرۆکی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان بە پێویستی دەزانێ لە پرسێکی وادا یاسا جێبەجێ بکرێ. وادەی یاسایی سەرۆکی دەستەی مافی مرۆڤ تەواو بووە، پێویستە سەرۆکێکی تر دیاری بکرێ و لە پەرلەمانە دەنگی پێ بدرێ بەو کەسە بچێتە شوێنی. بەڵام لە ئێستادا ئەمە بووە بە عورفێک لە هەرێمی کوردستانە لەبەرەوەی عورفەکە لەسەرەوە هاتوۆتە خوارەوە وادەی سەرۆکایەتی هەرێم تەواو بووە و لە شوێنی خۆیدا دەمێنێتەوانێ. مەسەلەی دەسەڵاتی دادوەریشە لە دەسەڵاتی دادوەری شاوادەی سەرۆکی دەسەڵاتی دادوەری تەواو بوو ماوەیەکی زۆر بەو شێوەیە مابووانێ بۆیە لە سەرۆکی داواکاری گشتیە بە هەمان شێوە ماوەیەکی زۆر بەو شێوەیە مایەوانێ. لەگەڵ تەواوبوونی ماوەی یاسایی سەرۆکی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ ماوەیەکی کەمیش ماوە بۆ سەرۆکی دەستەکانی تری وەک دەستپاکی و دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم. ڕایشکارێکی یاسایی لە پەرلەمانی کوردستان ڕەخنە لەو حاڵەتانە دەگرێت کە سەرۆکەکان ماوەی یاسایی تەواو دەکەن بەڵام لە شوێنی خۆیان دەمێننەوە. هەرێمی کوردستان لە خۆناغێکایە هەر لەسەرەوە بەرەو خوار ماوەی یاسایی تەواو بووە. باوەڕم وایە ئێستا ئێمە هەندێک پرسێ ناچارین، یعنی بە شێوەی ناچار و حاڵتی ناچاری تۆ ئەو کەسانە بەکاردێنیتەوە لەنا ئەو پرسی یاسایی بوون یان نەبوونیان زیاتر پرسێکی وەکو بڵێ لەسەر مێزی گفتوگۆ نییە، زیاتر بە قەدەریەوەی تۆ ئەنجامەکەی چییە ئەو پرسە زیاتر قسەی لێکرێت. ئەوەی کە بۆتە گرفتی یاسایی لە بەردەم کێشەیەکی وەکو تەواوبوونی ماوەی سەرۆکایەتی دەستە سەربەخۆکان پەخستنی پەرلەمانی کوردستانە کە جارێ دیار نییە کەی گرێکوێرەی ئەو پەخستنە دەکرێتەوە. ڕێبوارکاکەی NRT هەولێر.